لإمام عليان برسيوة فرمويان باشترين و چاکترين آفرت كامية لولام دا فرمويتي أو آفرتيا كخاوني أو حوت صفة بيت جاورة بيكوا باگویان لبگرين. خاڵی یەکەم ئەو ئافرەتەیە کە خوای پەروەردگار لە خۆی ڕازی دەکات و عیبادەتەکانی جێبەجێ دەکات. خاڵی دووەم پیاوەکەی دڵخۆش دەکات و هەمیشە ڕووی خۆشە بەرامبەری. خاڵی سێیەم خۆبەزلگر نییە و ئافرەتێکی خاکیە و گونجاو و تەبیعەت خۆشە. خاڵی چوارەم منداڵەکانی بە جوانی و چاکی پەروەردە دەکات بە پێی شەریعەتی خوای پەروەردگار. خاڵی پێنجەم لە بەرامبەر چاکەی پیاوەکەیدا پێزانە و هەمیشە سوپاسی دەکات ئەگەریش پیاوەکەی کەم و کوڕیەکی هەبێ سەبر و ئارام دەگرێت. خاڵی شەشەم هەر کاتێک پیاوەکەی لە ماڵ نەبێت پارێزگاری لە خۆی و لە ماڵ و منداڵەکەی دەکات. خاڵی حەوتەم نهێنی پارێزە و عیب و عار و کەم و کوڕی پیاوەکەیدا دەپۆشێت و دەمبەهات و هاوار نییە. دەی ئەی خوشکی بەڕێز ئەگەر خاوەنی ئەو حەوت سیفەتە بێت دڵنیا بە لەوەی کە ڕەزامەندی دڵی پیاوەکەت بەدەست دێنێت. ڕەسوول اللهش فەرموویەتی صلی الله عليه وسلم ئەو جۆرە ئافرەتانە ئەهلی بەهەشتن.